بوونەوەرێکی شەکەت و ئاڵۆزە فریوی تەمەنی کورتخایان و زوو تێپەڕی لە نێوان ڕووتی و جلپۆشیدا بەسەر دەبات. ئەمە من واناڵێم مامۆستا هاشم سەرازی شاعیر وا دەڵێ. پرۆگرامی چیرۆکی من ئەمڕۆ دەمەوێت لەگەڵ مامۆستا بەردەوام بێ و باز لە چیرۆکی ژیانی ئەو بکەین. من ئێستا لە بەردەم ماڵی مامۆستام دەمەوێت خۆی ئەومان بۆ باس بکات هەر بەڕاست مرۆڤ بوونەوەرێکی شەکەت و ئاڵۆزە فەرموون. دەروونم خاڵیە وەکنەی دەلاڵێ هەوارێکی چپڕ هاوارە بێتەوە. شعر زۆرێک خەون بینینە لە بیرکردنەوە، زۆرێک بیرکردنەوەی لە خەو بینین هێزی جوانی هەم زمانی شعری دەگۆڕێ هەم خەیاڵ و بیرکردنەوە. ئەڤید لە لێڵیدا لە زمان دەکا لە ڕوولیدا لە ئاو. مامۆستا گیان یەخۆ دەستت خۆش بێ زۆر زۆر داوای لێبوردنە لێ دەکەم تکایە بووم بورە ئاوێک با بخۆین زۆر ببوورە تکایە. مامۆستا گیان زۆر زۆر سپاس دەکەم یەخۆ دەستت خۆش بێ سپاس بۆ خوێندنەوەی ئەو شعرە جوانانە ئەو وشە جوان و پڕمانایانە دەستەکانت خۆش بێ یاخوا. من زۆر زۆر خۆشحاڵم بەڕاستی زۆر خۆم بە گەورە دەزانم کە ئەمڕۆ لەگەڵ شاعیر و نووسەرێکی گەورە و بەتوانەی وەکو ئێوە دانیشتم بەرامبەر و پرۆگرام پێشکەش دەکەم. بەڕاستی ئەوە جێگەی خۆشحاڵیە بۆ من دووبارە زۆر زۆر سپاس بەڕێستان دەکەم. بەر لەوەی هیچ پرسیارێک بکەم ببوورە دەزانم تۆزێک ناڕەحەتم کردی. دەستت خۆش بێ زۆر زۆر سپاس دەکەم مامۆستا. سەرەتای هەموو پرسیارەکانم دەمەوێت بۆ دەست پێ بکەم. باشە مامۆستا بۆچی کەم دەردەکەوی لە کاتێکدا ئێوە خاوەنی ئەو وا باز دەکەن کەوا مامۆستا کەم دەردەکەوی و زۆر دەرناکەوی وەکو شاعیرانی ئێستا ڕۆژێ و لە شوێنێک خۆیان بە دەربێخەن کەم چاوپێکەوتن ئەنجام بدەی و خۆی بڕوان بەوەی ئەگەر بەدیدەکی بوونگەرایی هایدگەری تەماشا بکەین بوون و جوانی لە دەرەوەیە لە ناوەوە نییە کە من دەردەکەوم. بەس ژیانم تقریبەن ئەوە کردووە زۆرێک لە پرۆژە ڕێژیم تێدایە پرۆژەیەک مەسەن بەیانیان لێرە لەو ماڵە هەڵدەستن بۆ خۆم چالێ دەنێم ئەوان نووسینە بۆ خۆیان دەوری سەعات 6 و 5-6 چایەک لێ دەنێم هەندێک حەبوشتم هەیە ئەوانە دەخۆم هەندێک ڕاضەیەکی بەسیت دەکەم ئاب سوێدی و دوای دەپەڕژێمە سەر خوێندنەوە. خوێندنەوەشم پرۆژەم هەیە بەیانیان کتێبکم هەیە دوای نێوەڕۆ کتێبی چتر ئەوانە ڕۆژەی لەوانەیە 2 سەعات و نیە و کەمتر و ئەوانە و دەینووسم ئەگە شتێک پرشنگێکم لا دروست بوو شەر لاپتۆپەکەم دەکەم و هەمان چرکە بڵاوی دەکەمەوە. ئەوە وەکو ئەوە ژیانتە دواتر دەوریدا دەردەچم بەو پاس لێرە ئەو پاسانە غەریبە ئاوێنەی شار باسم کە دەو لە شارێک تووشی عادی زۆر غەریب بووم. ئەوەشی هێگڵم هاتەوە بیر هێگڵ دەڵێ سوبێکت کە دروست بوو بیری لە ئۆبێکت دەکردەوە یعنی لە خەڵیقا یعنی دەبێ ئەتو شتێکە مێشکت یعنی ئێمە ناتوانین ئێستا تەماشا هیچ بکەین دەبی تەماشا شتێک بکەین لە ژیان هەموو شتە ئێستا ئێرە دیوارە ئەوە پانکەیە ئەوە کارەبایە ئەوە شتە دەبی شتێک بکەین. سوبێکت یعنی زاد بەس سوبێکتێکی معرفی زیندوو یعنی دەکات بە دوای ئۆبێکت دەگەڕێ اینجا ئەخیری لا هێگڵ ئەخیری دەبی تێکەڵبی لەگە ئۆبێکتە لەگە بابەت یان لەگەر ئەوەی دروستکە. ئەیدا من زۆر غەریبە ژیان بۆ بکەتە شاعر کە دەردەچم لێرە لەژێر ئەوە درەختێک دەوەستم چاوەڕوانی ئاوێنەی شار دەکەم کە دێ دوور دەڕوانم ئەو دوور دەڕوانە ڕامبۆ ببیردینتەوە ڕامبۆی شاعیر ئاسا ڕامبۆ کە دەڕۆی لای من دوور تەماشای کەس نەیزانی تەماشای چ دەکات تەماشای دووری دەکرد شتێکی دەبینی. اینجا من سیارەکان دەژمێرم ئەو سیارایە تێدەپەڕن بۆ خۆم دادەنێم دەرم لەوانەیە سێمی سیارە ئاوێنەی شاروی 20 دەژمێر هەندێک زار ئەوە کە ڕاست دەردەچی دێ ئیتر دەردەچم مەبەستم لە دەرچوونەکەی دەچمە باغی شار
بەس کۆمەڵێک برادری خۆشەویستمەی لە دەروێ ئەدەبن يعني علاقیان بە ئەدەب نییە مەرز نییە هاوڕێکانت نێوەندی ئەدەبی نییە مەرز نییە بۆ ئینسانی پاک و یعنی دڵ ساف و نەگریس نینە نەگریس مشکلەیە من ئیمان بە ئەوەی دیە ئینسانی خەبیس نییە دوو فاقی و نازانم چی وێ لەگەریان گفتوگۆکەین دەڕۆین و خۆشە واتە کاتێکی خۆش بەیانیان دواتر لەگەڵ هاوڕێکان بەسەر دەبێ دوای کاتژمێر دوای دەونی و ئەوانە دەردەسم چکو پاسەکان دەونی و چۆڵن پێشتر ئەوە دەبی ئزعار دەبی نایەن ئەوەیە حەشاماتە باشە مامۆستا دەمەوێت باسی کتێبەکانت بکەم کۆمەڵی کتێبت لێرە داناوە دەکرێت بۆم باس بکەیت چەند کتێبت هەیە کتێبەکانت بۆ چ زمانێک وەرگێردراوە زمان ئەمن کوتێبم زۆرە ئێستا بەشێکیان ئەمن بەخۆ خۆم کتێبخانەکەش بە خۆم پەش بڵاوە ئێستا بەشێک لەنا ئەو ئێرەیە ئەگە بیکەوە ئەوانە کتێبی تێدایە بەشێک ئەوێن دەر ئەوەی ڕۆژانەمە یعنی لەوێ دادەنیشم من سبێنان نەموو بەق دەخوێنم و ئەوەکان خۆشە ئەوێ بۆ خۆم کەسی لێ نییە بەشێکم لە ژووری بە مەکتەبە گەورەکە ئیشاڵە تااقەتمان لەبی دەچین بەس ئەمە کێشەم کتێب نیە ڕای کێشەکەم چییە؟ هەمن یعنی بۆ ماوەیەکی کورت ماگەیەگەیان دوو هەفتە سێ هەفتە دوو کتێبم پێویستە نەمگوت یانە بەیانیان کتێبێک دەخوێنمەوە ئێواران پاش نێوەڕە دوو کتێب کە دەردێنیم لەو کتێبە دانیسقانە ئەوانەی لەگەڵ زەوقی من دەگونجێن بە تایبەتی ئێستا چونکە ئێستا زۆر خەتەرە کات بە فێڕۆ بدەیت تەمەنە هەموو شتێک ناخوێندرێتەوە هەز هەندێک کتێبەی پێ دەکەن بۆ چاپت کرد خوددا ئەگەر ئەوەی کەس ناخیتەوە کێشەکە ئەوەیە ئینجا ئەو کتێبانێک کە هەڵوەدای دەبم و ئێستا ئەو کتێبە بەخوای خوددا دەزانی دوو مانگ خەریکی بووم ئەوەی لاکان ناڵام چی لێ هاتکاکە ئەوە مەسە دەنوشکاری لاکان ئەوە پرۆژی زۆر غەریبە ئەوەی جەماعەتی نێگەتیڤ دەری دەکەن ئەوە لاکان هەر ئالۆزە یعنی دوای فڕۆیت کە دێ دنیای دابەش دەکا ئینسان دابەش دەکا بەرەو نەزمی خەیاڵی و نەزمی ڕەمزی و ڕیال ئەو ڕیالە کێشەیە لە شعری ڕیال ئەو بۆشایە لە بینی ئێمە ئەوە خۆر ئاوا کە ناگیرێ ناتانی یعنی بیگری باشە ماوەسەگەر بۆم باس بکەین مەسەلەن بۆ چ زمانێکی دیکە کتێبەکان وەرگێردراوە بەخوای ئەو وەرجێڕانە من حەز دەکەم باسیکەم ئەوە ئێستا ئەوە زمان و زەماوەندی ناوەکانە نوسخەم لێرە نییە لەوانەیە لەسەری هەبی هەم بوو ئەو زمان و زەماوەندی ناوەکان کراوەتە ئینگلیزی وەرگێردراوە بۆ زمانی ئینگلیزی کاری محەممەد حوسێن محەممەد حوسێنی مهندس کوڕەشی بەتوانە وەرجێڕەشی غەریبە خۆشە ینی هەم لەسەر زمانی عەرەبی زاڵە کوردی زاڵە ئەوە ئینگلیزی وەری جێڕا بۆ زمانی عەرەبی جاری یەکەم دوای ئەمە وەری جێڕا سەر زمانی ئینگلیزی زۆر باشە مامۆستا دەمەوێت زمانی زەماوەندی ناوەکان من مامەڕەم لەگەر کۆمەڵێک بیرمەندی غەریب کردووە بیرمەند و ئینسانی عادی و گۆرانی بێژی کوردی مەسیحی کردو ئاشووری تورکمانی عرب هەموو شتی تێوی دنیایکی کۆزمۆپۆلیتیە با بڵێن هەمووی تێدایە فکر ئەوە وەرجێڕا یابە برایەکم سەفەر یابانی دەکە سوتفە دامێ دوو نوسخەم دایە گوتم بی بە نادی هایکۆ یابان بە سوتفەوان گوتیان کو ئەفکرە لۆ هاتێ لەوێ نادی هایکۆ یابان دوو جار پەیوەندیان بە کاک محەممەد ئەوەیان ناوە دەڵێن بەس ئەمە تەعەجوب دەکەین سەرسامی بەوەی ئەو ئەفکارانە چۆن گەیشتونەتە کوردستان هەمە لەگە بیر کۆمەڵێک بیرمەندێک مامەڵم کردووە لە زاک دەرێداوە بگرە لە ڕۆڵان باردەوە بگرە لە میشل فۆکۆوە مارسێل پرۆست ڕۆمان یعنی هەموو عالەمێکی غەریبی تێدایە ئیتر کاک محەممەد نازانم تااقەتیان بۆ وەڵامی دای تۆیاننا بەس ئەو ئەزمونە ڕەنگە ئەزمونێکی ئەوە نەبێ من پێشتر ئەزمونیشی وام هەیە ینی مامەڵەکردن لەگە ئەشخاص لەگە کەسایەتیەکان مەسەلەن لە پرۆژەی زناک کاتی خۆی لەسەر عەوداڵخانم نووسیوە عەوداڵخان پرسیارم لەسەر ئەو زناکەش هەبوو بەڵێ عەوداڵخان کەسایەتیکی غەریبی کوردستانی باکوور ئامارەتی هەبووە دوای ئەوەی تورکەکان ئەو ئەماراتە دەڕخێنن ئەو کاتیشمە ئاساتە هەمووی وەکو ئێستا عەوداڵخان هونەرمەند شاعیر فەنان ئەوە بابنە خۆشنووس هەموو ئیمتیازات تێدایە من لەوێ مەبەستم ئەوەیە لەوێش باسی ئەوەم کردی ئەو ستایلەی من تازە نییە لەوانەیە مەسەن ئەدەبی کوردی شێرکۆ بێ کەس
باسی کۆمەڵێک کەسایەتی کردو ئەوانە غەزان کە نەفانی و ئەوانە کۆمەڵێک بەڵێ قوبادی زەلیزادەش باسی کردووە بەڵێ. یەک دەقە حەزەکەم ئەوەی تەواوکەم با نەڵێن ئەو کابرایەکی دیکتاتۆرە یعنی ئەزمولەکانی بەی بردیە ئەوەی کردیە با بەڵێ. ئیشارەت بەڵێ. ئاماژەی پێ نادا بەڵێ. من حەز دەکەم دواتر ئەو کتێبم بە ئەوە سێند کرد لە بۆ ئەوەی برادێکم هەیە عراقیە لە سووریا دەژی محەممەد مەزلوم شاعرە شاعرێکی عێراقیە گوتی کاکە ئەمنیش دەس ئەوەمەیە گوتم چۆن گوتی ئەمنیش پۆرترێت لەسەر بەیاتی و جەوایر گوتم کاکە هەرکە ستایلی خۆی من ناڵێم کێشەکە ئەوەیە دەزانی کێشە ئیمان بەچ هەیە دەست پێشخەری گرینگە بەڵام زۆر زا دەست پێشخەری ئەگە بەردەوام لەبی ناتان مەسەن ڕامبۆ بۆ دلێر ئەوانە کە پەخشانیان نووسی بەر لە ئەوەی بۆ لێر و ڕامبوو خەڵکی ترە بوو دەست پێشخەریان کرد بەڵام پەخشانە شعریەکانی بۆ لێر و ڕامبۆ هەموو دەکەونە خانەیەکی غەریب یعنی خوێنەر پێی سەرسام دەبی بەردەوام دەبی لەگەری ئەو بەشەی کە تێیدا ئێوە خوێندووتانە لەگەڵ ئەو شتەی کە کارە تێیدا کردو زۆر جیاوازە ئەو مەسەلەن نووسین و هونەر و ئەو بابەتانە دەکرێت بۆمان باس بکەی ئەوە چۆنە بەڵێ بەڵێ ئابووری بەڵێ ئابووری و بە کارجێڕ و ئابووری بەغدام تەوا کردە ساڵی هەشتاکان بەڵێ بەلاکەس شعر هێزێکی شێتانەیە دەتوانێت تەعامل لە هەموو شتێک بکات ئستاتیکە ئاسنکو دەتوانێت ئابووری کۆمەڵێک تێکستم هەیە من چۆن مەسەلەن ئێستا دەمێکە لەو قۆناغە ئێستا مامەڵە لەگە دەرنشکاری دەکەم لەگە فەلسەفە دەکەم لەگە ئابووریشم کردیان لەوانە ڕەنگی دایتەوە زۆر تەبیعیان بەس گرنگ ئەوەیە ئەتوو کات شعر دەنووسی شعرگەرایی یعنی بە عەرەبی پێدەڵ شعریە شعرگەرایی لە دەست نەدەی شعرگەرایی پەیوەندی بە زمانەیە خۆی شعر زمانە بەڵێ زمانە چۆن زمانە یعنی مەسەلەن ئێستا جان کۆهێن کۆمەڵێک مەسەن دێڕاساتیە لەسەر ڕامبۆ بۆ دلێر باسی ئەو لادانە زمانیانە دەکات چۆن لە سیاق لادان دروست دەبی شعر زمانە باشە مامۆستا کەسێکی ئاسایی دەتوانێت شعر بنووسێ هەر ئینسان ئەوە مەسەن دەمگەڕێتەوە بۆ ئەوەی باڵ سریالیەکان بەڵێ بریتۆن لە ژیانی هەموو ئینسان لە ژیانی تۆ شعرەیە لە ژیانی کاک مەزان شعرەیە ئەو برادرە خۆشەویستان هەمی شعرەیە هەموو دەتوانێت شعر گوزارشتە بەس پەیوەندی بە چ هەیە بەو باگراوەندە مەعریفەی خۆت لەوانەیە ئینسانێکی کاسبکارێکی پاک جوان کە پارەیەکی حەڵال پەیدا دەکات زۆر تەبیعیە ژیانی ڕستی زۆر سەرەتانی زۆر جوان بدا لە ژیانی خۆی شعرە بەڵام بەردەوام بوون شعر پەیوەندیەکی قوڵی بە باگراوەندێکی هزری و مەعریفیەوە هەیە چونکو شعر ئەگە هێزی مەعریفی تێدا نەبی ناتوانێ مەزەن نالی ئێستا و قەسیدێ بمخیدەوە دەست پێکەکە توش سەرسامی کردم نەمردم من ئەگەر نالی تاقەیەکی زۆر غەریبی هەڵکەوتووی کەس ناتوانێت ئێستا و ئێستاش ئەوەی نالی کردیتی کاتی خۆی ئەو ڕویایە هەبووە ئەو دنیا بینیە هەبوو ئێستاش خەڵک نەگەیشتو ئەو حالەتانە مەزەن بۆ نمونە کەس ناوێت ئێستا ئەوروپا باسی هۆمۆسێکسویل و هۆمۆ ئەوانە دەکات مەسەن نالی چ دەڵێ نالی ئەو کار 1970ەکانە دەڵێ بۆ بەزمی تەماشا کوڕ بۆ خەڵوەتی تەنها کچ نالی ئەوە نالی عەقلیە ئەو دنیا بینیە فراوانەی لە لای نالی هەبووە بۆ نمونە ئیستاتی ئەوانە شاعری ئیستاتیشی غەریبن زایدە مەلای جەزیری ئەوی زۆر جەمالی بووە کۆمەڵە شاعرە کلاسیکەکان زۆرن ئەوانەی کە زۆر باشە مامۆستا من زۆر دڵخۆشم بە گفتوگۆکانمان پێم خۆشە بچین لە شوێنێکی دیکە درێژە بە گفتوگەکانمان بدەین ئەگەر ئێوەش والله من ئامادەم دەچین لە شوێنێکی دیکە درێژە بە گفتوگۆکانمان دەدەین جوانی لە ڕووناکی ڕوخساردا تەمەن ئەمڕۆیە و لە پڕێکە تێکەڵ بە دوێنێ دەبێ ژیان لە شوێنی کراوەدا سەما دەکات لە شوێنی داخراودا مۆمیا دەکرێت مامۆستا لە درێژەی گفتوگۆکانماندا لێرە دەمەوێت کۆمەڵێک پرسیاری تایبەتیت لێ بکەم بە ئەوەش هەبێتن وەنیا حەمە عەلی خانە دەڵێ با هەبێ عەلی ئەوەشان بکات بەڵێ ئەوە ئێستا من ناوێکت دەدەمێ
ئەگەر پێت خۆش بوو باسی بکە پێت خۆش نەبوو پێم خۆشە من پێم خۆشە لە بۆمان باس پێ چیرۆکی پشت ئەو ناوە ئەوە ناوەکەی دێتەوە بەڕێزەوە دەزانیت چ قۆناغی هەرسەکاری بەڵێ قۆناغێکی فتڕیە یعنی ئەوەی ئینسان پێ نەگەیشتووە وەکو دید و ڕوانین بۆ ژیانە دەوانێت چلکەیەکە بۆ لە ژیانم لە هەرزەکاری تووشی عشقێکی هاکەزایی بوومە فعلەن ئەو حالەتە بۆ ڕەنجی دایتەوە وەدا ئەو حالەتە لە دوو کەڕ ڕەنجی دایتەوە باسم کردی هەر ئەوەندە وا نەبوو عشقێکی قۆڵ و یعنی ڕاگوزەری ئەوە باشە ماوەسەد قسەیەک هەیە لە نێو شاعیران دەڵێن عشقێک یەکەم قەت لەبیر ناکرێت ئەوە زۆر بۆ دەڵێ ناڵام من ڕاستە ئەگەر بە قۆڵی بی ئەگە بە دنیابینیەشی قوڵەوە بێ بەڵام ئەوە بەرکەوتنێکی ئستاتیشی ڕاگوزەرە جەمالیە دەڕوا هەرزەکاری بۆ خۆ دەزانێت ئینسان لە قۆناغی هەرزەکاری لەوانەیە زۆریش هەڵە بکە زۆری سەریع دەڕوا مەزان بڕیار دەدا ئەوە بەس وەکو حالەتێکی ئەوسا لەوانەیە لە تێکستێکدا لە چەند ئەوەیەکدا مەزان ڕەنگی دابێتەوە هەبوو ئەوە ڕاستم ناتوانم یانی ناتوانم لەکۆڵی لێ بکەم بەس ئەوە نەبووە بەردەوامی من بڵێن ببێتە جەمالێک ببێتە ئیلهامێکی سەرەکی بۆ شیعرەکانت جەمالێکی باڵا یعنی جوانێکی باڵا بەردەوامی بە شعر بدا ئەوە نەبووە بەس وەکو حالەتەشی ڕاگوزەر ئەوەی هەبووە کاریگەریەکی وەرزی چرکە ساعتی هەبووە لە قۆناغێکدا بەڵام بە گوێرەی زانیاریەکانم ئەو کاتە ئێوە زۆر پێتان خۆش بۆ هەوڵتان داوە بۆ ئەو کەسە بەپێی ئەو زانیاریانەی کە من هەمە ئەوان عائیلەیەکی کەمێک هەژار بوون و ئێوەش تۆزێ دەوڵەمەند بوونە بۆ هۆیە و بووەکەوە باوکی بەڕێستان ڕازی نەبوو بەپێ چاوانەوە عائیلێکی دەوڵەمەند بەڵێ یەک لە عائیلە مەگەم بنە ماڵا بناسراوەکانی هەولێر چوانەوە تقریبا لە ڕووی ئاستی ئەوە ڕاستە من باوکیم مەلاک بوو کۆمەڵە خانیمان هەبوو لە ئەوەی لە خانەقا لە ڕێکی خانەقا ئێستا بۆ ئەخیرێکم ما فڕۆشتونمە هەر خۆش شەکەنمە ئەوانیش لە بنەماڵێکی دەوڵەمەند بوون نەبوو بەس ئەوەکە یعنی ڕاگوزەرە وانە ئەو بڵێن کە من ئێستا گەیشتومەتە ئەو حالەتە فکری و حالەتە ئستاتیکێکەی ئەوە هۆکارێک بووە لە قۆناغێکی دیاریکرا بە ڕەنجیشی دایتەوە بەس وانە بۆ لە گەرم بژی حتا ئێستا من یعنی کێشەی شعر ئەگە بێت ئەگەر بە کێشەی شعر باسکەین ئەگە بگەڕێنەوە لاکان من حەزەکەم بە قۆڵی باسی حالەتی بکەم باسی پانتایی خەیالی بکەم لەگە پانتایی ڕەمزی لەگەڵ ڕیال ئەوە لاکانە کە ئیسفادەی لە ئەوە کردووە با بڵێن دوای خوێندنەوەی قۆڵی فرۆید کە دەگا شعر حالەتێکی پانتایی خەیالیە پانتایی خەیالی چییە کە دەڕوا با بڵێن گوزەر دەکا شتێک پانتایی خەیالی دەچی شتێک لە دۆستەوە دەیداتە پانتایی ڕەمزی پانتایی ڕەمزی کۆمەلگا و زمانە بتوێنێتەوەی زمان هەتا ئەو نقصانیەی ئەو دەرزەی پێداپۆشی بەڵام هەرگیز ناگاتە ڕیال چییە؟ ڕیال ناوچی بەپێی ئەوە ژیژە کە باسی دەکات ناوچی ڕقی واقعە بۆ نمونە ئێستا ئێمە بۆشایەکی گەورەمان هەیە لەگە خۆرە ئاوا ئێمەی نەک ئێمەی کورد بە تەنها هەر ڕۆژ هەڵات بە عام بەگشتی ئەتو ناتوانێ ئەوە پانتای خەیالیە کە دەچی شتێک لەوێوە دەستگیر دەکا دەیهێنی چونکە ئەتو قەت ناوێ لەبەر ئەوەی ئێمە کۆمەلگایەکی بەرخۆر هیچ شتێک بەرهەم ناهێنین لەسەر مشەخۆر لەسەر ئەوەک بەرهەمەکانی وان دەژین بەس بگەینێ بمانەوێ بگەینە ئاستیوان ڕیال چ دەکا ڕیال بەوە ناوە یعنی ڕیالیوان دەستگیر ناکرێت تۆ بینیەوە ناخۆ شعر بە هەمان حاڵەت شعر کێشەی شعر کێشەیەکی ئستاتیکیە
بەڵێ دەگەڕێ جوانی قنز دەکە نێچی دەکات جوانیەکان وەردەگرێت جوانی تاقانە جوانی ناوازان یعنی شاعیر پرۆمیسیۆس ئەوەی ئاگری لە زیۆز دزی بەڵێ ئاگری دزی زیۆس چی لێ کرد با بڵێن سزایدا بە بازەکەی پێوەدا ئەوەی کرد با بڵێن عەزابی لە بەس کێشەکە ئەوەیە شعر چییە بە شێوەیەشتر من باسکەم شعر لای من ئەوەی دەقاوێزانە تەناسیش بتەوێت نەتەوێ ئەوەی دنەی سوبێکت دەدا بە لە هەموو شتێک جوانیە جەمالە کە ڕادەکێشی ئەمن مەسەر ئەزمموی من جیایە لەوانەیە لەگە ئەزمموی کەریم دەشتی لەگە ئەزمموی دڵشاد عەبدوڵڵا لەگە ئەزمموی جەلابەزنجی کە ئەو شاعیرانە مەسەر لە وەستی هەولێر دیارن لەگە زانا خەلیل گەنجێکی بەتوانایە بەڕاستی باشە مامۆستا دەمەوێت ئێستا پرسیارێکی تایبەت لێ بکەم پێم خۆشە تۆزێک ڕوونکردنەوەمان بۆ بکەی لەسەر ئەو پرسیارە کە مامۆستا فایق ئەحمەد بۆچی لە لەندەن تیرۆر کرا؟ ئایا سەر بە حیزبی شوعی بوو لەلایەن ڕژێمی بەحسەوە تیرۆر کرا؟ چۆن بۆ ئەو بابەتە ئەگەر بۆمان باس بکەی؟ ڕاستیت پێ بڵێم ئەو بابەتە ئەوەی نازانم ئەوەی تۆ باسی دەکەی بەس برا گچکەمان بوو لە دوای ئەوەی هەموو خانەوادەمان وێران بوو بابم بەزجیدا ئەمە لەسەر نەفەقی خۆمان یعنی ناردمان لەوێ ئەو حالەتە ڕوویدا نەمازانێ ئێستاش نازانم بەس ئەوەندەی دەزانم فازلی برام کە چوو لە بەغدا ئەوەی کرد بە دوای ئەوە کەی چوو کابرا پێی گوتبوو لەو شتەی مەکۆڵەوە کەواتە خەتەرناکە کەواتە دەستی خۆیان تێدایە دەسەڵات فاشیات و بتێنێتێ ئەی مامۆستا دەڵێن ڕاستە کە ئەحمەد سەرات سەفاری عێراقی لە سویدستان سەفاری عێراق لە سویدستاندی ئەوە نەبوو برایەکی نازمی برام نازم ئەحمەد سەرات بەڵێ لەگە کۆمەڵێک کوردی بەڵێ ئەوانە لە پارێژمیان دەستە سەفاڕەت ئەو بە پێی ئەوەی لە بینی ئەوە مابوو دەستیان وا لە کێشە ئەوان دەستاوە کێشە نەکەوتە بە دەستی ئەوە لەقتە ڤیددیۆیەکانە پیشاندا کە لە پۆلیسەکان دەدا لیان دەدا لە پۆلیسەکان ڕژێن ئەوانە هەیە ڕاست زۆر باشە مامۆستا با بێمە با چایەکت خۆی با سەر نەبێتەوە داوا لێ بوردن دەکەم دەست خۆش مامۆستا فەرم شەکر باشە مامۆستا ئایا کاریگەری ئێوە چی بووە لەسەر شاعیرانی وەکو تەڵعات تاهیر و زانا خەلیل کە و کۆمەڵێکی دیکە کە باس لەوە دەکەی کە کاریگەریت هەبووە لەسەریان کاریگەریەکان چییە؟ ئەگەر دەبێ بزانم ئەگەر کاریگەریت هەبووە لەسەریان نووسینەکانتان زۆر جیاوازن لە یەکترێ بەخۆی دەبی جیاواز بێ کاریگەریەکان دەزانی چۆنە؟ بەڵێ ئێمە من ماوەیەک مەسەلەن لەبیرمە لە نادی ئەوەی دادەنیشتین ئەو کات پێیان دەگوت نادی ئاعلام ئێستا ئەوەی ئاڵایە ناوی چی پێ دەڵێن سنتەری ئاڵا؟ سنتەری ئاڵا بەڵێ شەوانە ئەو گەنجانە زۆر لەگە من دادەنیشتن بەوەی هەیە ینی ئەو شتانێکە باسمان دەکرد ئەو کات خوێندنەوە ئەوانە مەسەلەن ئەو برادەرانە ئێمە دادەنیشتن ئەوانە زانا خەلیل و نەگەی لە دەورماندا هە برادەرمان بوون برادری خۆشەویستیشمان بوو تەڵعەت تایی زار دەهات ئەسکەندەر زەلار بوو زۆر بوو زار مەسەن سەرکەوت ڕەسوولەوی شاعیرێکی باشە زۆر جوانە زۆر بوون لە گەنجەکان لەبیرم نییە مناقشاتمان دەکرد باسی فکر و باسی شعر و ئەو کات بەس هەموو ئێمان بەوەی نییە ئەگەر بەخۆی کەسێ بەخۆی ئەگەر بەهرەیەکی توانایشی تێدا نەبی ئەوڕاکەم ئەو شەر نییە سوود لە مۆرگە دەتانی لە گوگل لێرە سوود بە شاعیرەکانی دنیا بنوێن ئەوانە بەخۆیان تاقەی جوانیان تێدا زانا خەلیل بەخۆی ئەو تاقە جوانی تێدا لەگەر زانا پاش ئەو دانوستانە توانیمان
ئەوە دەرکەی پرۆژەی برادرانی زناک بەڵێ لەگە زانا خەلیل و لەگەڵ حەماری خان ئەجەما وەسا لەگەڵ بەڵێ بەناوەکان بڵێ بەڵێ. گوناحە لە بیریان نەکەم لەگە حەمە عەلی خان لەگەل فریاد بەڵێ هیرانی ڕەحمەتی پرۆژەی برادرانی زناک پرۆژێت ئستاتیشی ئەوە بوو بە معریفی بوو نیمچە بەڵێ بڵاومان کردەوە چەند کتێبێکمان نامیرکەیەکمان چاپ کرد دواتر زیاتر لەگە زانان ماینەوە لەسەر مێزەکان قەسیدەمان دەنووسی شعری هاو بەش و بەڵێ ئەوانشما بڵاو دەکردەوە بەڵام کۆتاییدا هەرکەس دنیای خۆیە هەرکەس ستایلی خۆی ئێستا من تەڵعەت ستایلێکی تایبەتی بە خۆی هەیە بزانم زانا خەلی ستایلێکی خۆی هەیە ئەسکەندەر چیرۆک دەنووسی ئەو کوڕە باونن سەرکە و ڕسوول زیاتر بەرەو لێریک دەسیزایی دەن شعری دی دنیایکی تایبەتی خۆیان ئەوانە بەهرای ئەگە تێدا نەبیانیان دەتوانی هەرکەسە و بەهری خۆی هەیە و هەرکەس دەبێت ڕێچکەیەکی تایبەت بە خۆی هەبێ بۆ شعر دەبی نووسێ هەیان بیە باشە وەسە بۆ گروپی زناک بەردەوام نەبوو خۆی هەموو شتێک کاتیە هیچ شتێک بەردەوام نابێژیان ئەمە بار بوو بە پێ ئەوە قۆناغێک بوو وەکو حالەتێک کە دروست بوو تۆ بڵێ مەزەن بۆ جەماعەتی بە ئەوەی بابنە ڕوانگە بەردەوام نەبوو بەڵێ نیسا ینی بۆ نمونە بۆ ئەوەی دی ینی سوریالیەکان داداییەکان ئەوانیش هەموو مەسەلەن ئایندە خوازە هەموو کۆمەڵێک ینی قۆناغێک کە دەی بڕدوای شاعیرەکان پەرش و بڵاو دەبنەوە هەر کەس دەگەڕێتەوە سەر دنیای خۆی بۆ نمونە مەسەلەن ئەوەی میسالێکی جوانتر بۆ بینم ئەوەی بابنم جەماعەتی ڕەهەند کۆمەڵێک بوون هەموو پێکەوە کاریان دەکرد چەکۆڤاریان دەکرد دواتر ئێستا گەڕانەوە سەر دنیا خۆیان مەسەن بەختیار عەلی گەڕاوە سەر دنیای ڕۆمان و شتە فکریە جوانەکانی خۆی و بەردەوام بوو باڵێن بەریوا وریاقانی بە هەمان شێوە هەتێشی تری فکری گرت ئەوە ناتوانێت گرنتی بدەی بڵێ گروپ هەتا بەردەوام هەر بەردەوام بوونێکەشی هەڵەیە ناتوانێت بەردەوامی چکو ئەوەکان دەگۆڕی وزە نەزەرەکان دەگۆڕی بیرکردنەوەکان دەگۆڕی حزب دەگۆڕی ڕوانی دەگۆڕی هەر کەس ستایلی خۆی دەدۆستەوە بەڕای تۆ ژیان خۆی دووبارە ناکاتەوە بۆ نمونە ژن و پیاوێک سەرەتا بەیەکەوە بەتەنیان دواتر منداڵیان دەبێت دوای دیسان منداڵەکان دەڕوونە ڕێخۆیان ئەو ژن و پیاوە دیسان بەتەنیا دەمێننەوە کۆمنتت چێ لەسەر ئەو بابەتە شۆپنهاوەر پێرێ قەسیدەیەکم لەسەر ئەو حالەتەی باس کرد بەڵێ شۆپنهاوەر زۆر جوان باسی ئارەزوو دەکا یعنی باسی ئەو دافع دەکا ئارەزوو کردی لە ژیان بتەوێ نەتەوێ ئینسان لە ژیان دەدەزی ژیان یعنی بوون بە تایبەتی دەیوێت زۆر بپارێزی بەردەوامی بۆ خۆی دەدا ئەو حالەتە زایدەن لەناو زۆر پاراستنا بەردەوامی زۆرێک لە بێهودەیی و نامۆبوون و خەفەتەیە ئەوەی تۆ باسی دەکەی ژیانە دەڕوا فعلەن ئێستامە مەزە هەموو منداڵەکانم لەو ماڵێک هەموو لا ئێمە دەژیان ئێستا هەرکە ماڵی خۆیان هەیە ژیانی خۆیان هەیە من و خێزانم پێکەوە ماینەوە بەس حالەتێکی ئەوەیە سروشتیە لەوانەیە خۆشیش بی دەزای بۆ خۆش ئەوان ئازادی خۆیان وەردەگرن ئێمە ئازادی خۆمان وەردەگرین ئەو گوزەرانە بەخۆی هەروایە دەست خۆش مامۆستاگیان زۆر سوپاس دەکەم چایەکەت تاوکە بە سارد نەبێتەوە دەتوانێت قەسیدەیەکی دیکەمان بۆ بخوێنیەوە ئەگەر لەگەم موبایل ئاساییە زۆر شعری نانۆ سێمەزار کافتریا ژوانگەی زمانی جوانیە تاعون پچڕاندنی پەیوەندیەکانی دنیای ئولفەتە فریز گەمەی گەڕانەوەی هەمیشەیە ڕەنگە گومان پێی نەبردنە بە واتای بوون جیهان وشەیەکە خاڵی لەمانە جەنگ هەڵایەکی درۆیینە شێوان تێکەڵکردنی شێوەکانی پیتە دەمژمێرێک لام دانیشی بارتەقای سەدەیەکە مەینەت مەینی هەڵمی پێکەنینە شەیدایی هەستێکی شینی تاکە کەسیە ئایدیۆلۆژیا بەدرەیەکی فرێدراوی عەسکەریە خەیاڵ شوێنگای
نەرمی بەختەوەریە ڕێسا تێرۆرکردنی جەستەی درەوشاوەی چێژە جوانترین گوتاری شاراوەی دەسەڵات نادات پەروەریە چرکە ساتێک دێ ماڵ ئاوایی لە جوانی دەکەین هەتاوی ڕوت تێڕێژی تاڵ دەبارێنێ خۆشی لە ماڵی چاوەڕوانێدا نیشتەجێیە زەمن کاراترین هەڵبزرچێنەرە نەهامەتی تۆوی شووتی پەیدابوونە دنیا پەتە بڕۆنزیەکەی دەست شاکێڕایە مایک خۆبچەی پاڵتۆی کچانی خۆراوایە دیموکراسی تاوسی باغی کۆمەلگای مەدەنیە دادپەروەری کیژۆڵەیەکی کلینێکس فرۆشی بەرترافیکە عەتر دەگوازێتەوە ڤایرۆسیش جوانی ئەفیونی خەیاڵ دەوروژێنێ مەرگ جەلادێکی دادپەروەرە ژیان بۆشاییەکە لێوان لێو لە ڕەنج و نەهامەتی ماچ مۆسیقای شلی بەریەککەوتنی لێوە مرۆڤ بۆ دواخستی مەرگ پیاسە دەکات ڕێکەوت عشقی تیا دروست دەبێت مەرجیش وێناکردن پیاسەی هزرا لە تونێلەکانی خەیاڵدا بنێسی بربەرەکانی خێزەبوونیەکانی چڵێسیە هەڵەشەیی لە خۆبایی بوونێکە لە بۆشاییەوە سەرچاوە دەگرێت 22/2/2012 ئەیا خۆ دەستت خۆش ماوەستاگیا و دەستت هەر خۆش بیچەن یەکسەر دەمەوێت بچمە ناو پرسیار و بابەتەکانی دیکەم و پرسیارانێک کە ماومە یەکسەر دەمەوێت ئەوە بڵێم ئایا مامۆستا قەت زیندانی کراوە لەسەر قەڵەمەکەی خراپە هەموو شوێنێکەیە بەڵێ هذا پێ زمانی لێداوم شۆم و هاتون منیان بردو حەز ناکەم باسیکەم ڕۆی ئێستا ڕۆژەکەشی لێ خۆشە 3 سەعات سال 96 بووە بڵام ئیتر 3 سەعات لەژوور لە زیندانی مکابراکەم لەگەڵ بریندار بەروتیدا بوو ئەلە کاکە چییە مەسەلە نابا وەڵا دوایەکە هاتون یەک هات بە فانوس ئەوانە هاتن تاریک بوو کاکە سەرم علاقەم نییە مکابراکەم لەناو کولتوری کوردی ئیش دەکەم مکابرایەکی باشم بوو کاکە ئەوە واحد خۆشناو واحد خۆشناو وعافیکە وەڵام لە ژیانما ڕەحمەتی لێ هات گوتی ئەتوو کوڕی ئەحمەد سەبازی کوڕی گوتی ئەمە هەلادا هاتی لە دوکانەوە ڕەخت و شیفکە دەمانچە و ئەوانەمان دروست کردنەوە دەسەر چییە گوت وەڵای ناڵە وەڵا چوو زۆر بریدامەوە بۆ هیچ متەسیر نەبە بەزە من لەوێ قسەکەم کرد بەماسی گۆرم بەخوای ڕەفتارە وەڵ ناخۆش لەبەردەم منداڵەکانی من و خێزانم ئەتوو کابرایەک دەگری لەو گۆڕێوانە لە دڵیوانە دەمێنێەوە حاقی دەبن لەسەرێەوە غەڵەتە ئەو ئەسکەرتاری لەوە دەکەن باشە مامۆستا بەڕێستان چەندین ساڵە کاری هونەری دەکەن شێعر دەنووسن کتێب دەنووسن بۆچی تا ئێستا هیچ پۆستێکتان وەرنەگرتووە من بە خۆشم ئەمن بە خۆ خەرێژی کودەی داڕە قسادی بەردامەکە تاین بووم خۆ ئێمالم وەبزان پۆستیشیان پێداوە بەڵام خۆت ڕەتت کردوێتەوە کە تاین بووم ئەمە هەر ئێمالم ئێستا خەڵک ئەوە لەگەر من ئەوەشم لەیلایەوە ئێستا گەر خبێ ئەسکەری بیرا بە کاتی خۆی دەبیناوە پێیتوانەوە توش ئەسکەری بوون سەبات بکەم دەگۆڕا یعنی ئێستا چەندە لەخوای بەزیاد چەند زیاد بووە پۆست وەڵاهی کاتی خۆی داوا لێکردم برادرانی خۆمانە دیبەکان بۆ خەبیر و نادان وەڵاهی تاقەت حەز لەو شتانە نییە هەر بە مدیر ئەقدەمەکە تەقاعود بووم
اما كيشك اوي من داري ولا اوي يعني فرود كراي ما يعني خانواتك دائما حمام بوا اخوي بزياده الحمد لله باب ملاعب وما تعدي كاس مدينه وحاجه جايمه فارو انا اول ابوي مزور برجعنا يستعشر بما يعني اوي هما مثلا سلفي لك كان بيدما من على كاف وكانوا يعني وظيفه اودك يعني بوست وانا ازادي ديالك هسه تصير خوش مفليمه وقوم بكلاس وبانطورك دا كتب قرآن كان دا قريم وحولين وشقا مكان ودسمه بعد الشهر كتاب ذكرهم ودسمه بشانقا كانوا بالقبر هذا الذين بوست هذا بوز دەتبەستەوە لە جێیەکی من بەرپرسیارەتیشە باشە مامۆستا پێشتریش باسمان کرد کە شاعیری گەورە شێرکۆ بێکەس باسی بەڕێستانی کردووە بە تایبەتی دەکرێت بۆمان باس بکەیت قورئان ئەوە لە دیمانەیەک وەڵام لە دیمانەکانی خەباتە نازانم شێرێکی کردبوو و بە ستایل دەکات لەحاش سەڵات دەوانەیە دەگەری نەبم بە ستایلێکی تایبەتی خۆی هەیە من ئەوەی دەکەم متابعی دەکەم و ئەوانە باشی یعنی ئەوەیدا ئاماژەی پێداوە شێرکۆ لە شاعرێکی بەتوان نەبوو بەڕاستی من بابەتێکم کات بۆ لەسەر نووسی لە هەموو بوارێک باشە مامۆستا با ئەو پرسیارە لێ بکەم قەت بۆ بەهۆی بەهۆکاری نووسین و بابەتی هونەریەوە خانەوادەکەت پشتگوێ خست بێ پشتگوێ خستنەکەەوە چییە ئینسان شاعر بتەوێت دەتەوێت جۆرێک لەما لامبالاتی تێدایە بەس من يعني هەستم پێ نەکردووە بە پێ ئەوەی من مەسەلە مافی ئەوانم داوە بەس زیاتر لەمانش بە تەنیاما ئەو هەیە لەوانەیە یاری ئەو کورسیە کە پشار دەلەوێنانی کەم لەگەریان دەدوێم ئەگەر بێت بە خۆیان تێکەڵم بن شتێک باسکەن بتوانم بەردەوامی بدەن لەلا من خەدانە نیشتیمە یاری باسێک بکەمەوە ئەوم تێدا لەوانەیە لێرەوە گرەیەکان لەوە بوو لەوانەیە کەم تەرخەم بم کەم دوومە یعنی هەیە ئەوەی کێشێکمانەیە ئێستا مەزەنەن تۆ دێی بابەتێک بکەوە لەگە بابەتەکە تێکەڵ بم دەتوانم قسە بکەم بەس یەکێ لەو گۆڕەیە من ناتوانم نازانم باسی چی بکەم بەگەریان ئەوەیە کێشێک واتەوە دەگەڕێتە سەر کەسایەتی ئینسانەکان خۆیان بۆ نمونە هەیە کەم دووە هەیە حەزی لە قسانە دانیشە قسە مەوزوع باس بکەن ئەوە بی باشە مامۆستا چیت هەیە بۆ نووسەر و نووسینەکانی ئەو سەردەمەی ئێستا بەڵێ یعنی با بڵێن نەوەی ئێستا نووسەرەکانی ئێستا چیت هەیە بۆیان قورئان ئەوە لە نامەکان مەزەنان نامەکانی ڕێکە هەیە ئەوەی با بڵێن کۆمەڵێک شت دەداتە نووسەران و نووسەرانی دوای خۆی سەر شاعیرێکی تریش هەنە من ئیمانم بەوەی نییە بەڵێنی من بڕوایەکی تەواوم هەیە ئەو جیلەی ما ئێستا ئەو نەوەی دوای من کۆمەڵێک دەنجی زۆر جوان هەیە لەنا حەز ناکەم ناویان بینم یەک بە یەک گەنجەکان بەڵام گرنگتریشت ئەوەیە من ئەزمموی خۆم یعنی گرنگتریشت خوێندنەوەیە تۆ ئەگەر ئەو توانایەت تێدابی زۆرترین کاتت بدەیت خوێندنەوە چکو تێکست لە ڕێگای خوێندنەوە دروست دەبی ئەوە وەکو بیرکردنەوە و وەکو بابرن وەک حاتل بەرکەوتن لەگە هەزەکان لەگە ئایدیاکان زائدەن حالەتی هەستەکی حسی مەسەن جوانەیەک دادار لێ دەدا ئەو دوو حالەتە تێکەڵ دەبن مەسەن شعر دروست دەکەن زائدەن بایغدان بە زمان دەوڵەمەندکردنی زمان بۆ نمونە ئێستا ئەوەی گفتارێکی ژیل دۆرۆز هەیە دەبێت زۆر گرنگە تۆ بە زمانێک بنووسی لەناو زمانێک چیتر دروستکەی زمانێک دروستکەی شاعیر هەر یەک ئەو شاعر ئێستا نالی بۆ نمونە لەناو هەموو زمانی کوردی دەتوانین بڵێن نەگزارە ئاخا بێ زمانێکی تری دروست کردووە ئەو زمانە پەیوەندی بە حالەت داهێنانەکانی نالیەوە هەیە نووسەرەکانی ئێستا دەتوانن ئەو داهێنانانە بکەن تێیاندا هەیە ئێستا زۆر لەبارە یان بۆ لەبارە ئێستا تۆ تەماشای زمانی کوردی بکەیت گەیشتە حالتێکی تۆپشی ئەوەی خۆی زمان قەت ناگاتە تۆپ زمان کۆمەڵی حالەتی غەریبی پێدایە بۆ نمونە زمان مالی وجودە مالی بوونە وەک ئەوە باسی لەگە هایریان زمان ئایرۆنیە
يعني ئەوەی دەڵێ شتێک دەشاریتەوە لای دەلۆ تەنزیش ئەوە دەکا زمان فارماکۆنە وەکو جاک دەریدا باسی دەکا زمان هەم ژەهرە هەم دەرمانە زمان فاشیە ئێستا منی و توی فەرز کردێ بە کوردی قسە بکەم پێکەوە فاشێتی خۆی لەسەرمان سەپاندووە ئەوە ڕۆڵامبات باسی دەکا زمان اینجا لە پەنا ئەو زمانش ئێستا ناو کوردی دروست بووە گەنجی کو زۆر بەختەوەرە بۆ نمونە دەتوانیت باشترین کتێبی فەلسەفی کە کراوەتە کوردی مەسەڵەن دکتۆر محەممەد کەمال یەک لەوان لەو تاقە غەریبانەیە کە کوردی زۆرترین کتێبی دەرون شکاری یەک لەوانە مەسەڵ سوڵتان کردیتی ئەوەی ناوەرێت عومەر کردیتی کۆمەڵە کتێبی معریفی زۆر بە قووەتکەری لە وەرجێڕە باشەکان هاوار محەممەدە بۆ نمونە شوان ئەحمەدە ئیدیا ئازاد ئەسوەرە دکتۆر کۆمەڵێک شتێ لە هەولێری زۆرن ئەوانە ئیشیان لەسەر کردیان یعنی مەبەستت ئەوێ سەرچاوەیەکی زۆر گیریژیان لە بەردەستە مەزەرە ژیلدۆلۆزیان لە بەردەستە ژیلدۆلۆز لە تو سێچا کتێبی ژیلدۆلۆز هەیە کراوەتە کوردی کۆمەڵێک شتەکانی فرۆید لاکان کرایتە کوردی جملەی ئەفلاتۆن کرایتە کوردی بوون و ئەوەی با بڵێن کات و بوون هایدگەر ئەمە هەموو کرایە کوردی لە بەردەستن سەرچاوەکان ئێستا زۆرترن سەرچاوی زۆر لەبار بە زمانێکی زۆر باڵا و جوان کراوە بە زمانی خۆت لی تێدەگەی دەمێنێتەوە سەر ئەو توانە ئەو گەنجانە چۆن کات تەرخان بکەن بۆ خوێنەوە خوێندنەوەش حالەتێکی ئاسایی نییە حالەتێکە جۆرێک لە شێتایەتی ئیستاتی شتێدا هەر کەس ناتوانێت چێژ دەخوانەوە یان بپەڕژێتە سەر خوێندنەوە کاتی بۆ تەرخان یان شتێک دەخوێنێتەوە بە چێژەوە بیخوێنێتەوە چێژی لێ ببینی بە چێژەوە تۆ بۆ خۆت ئێستا لێرە مەزای کادرایەک مەزە سیر کە لە کونجێک دانیشت و کتێبیش پێ ئەم کتێب خوێندنەوە تاسێدا چۆنێکی دانیشتنی فەوق و چۆن دەپرژێتە ئەوە ڕویای خۆی لێرا هاتنە ئێستا ئەو جیلە زیاتر مەسەلەن لەگەر ئەوەی با نووسین ئەلکترۆنینە سەرچاوەکان بۆ ڕاینە بەس هاوکات هەندێک شت کتاب مەسەڵ ڕۆمان تۆ ناتوانێت ئەوە وەرگری دەخوێنیەوە بەس کتێب جوانە بتوانێت شتی فەلسەفی کتێب جوانترە زیاتر بابوو بەڵێ باشە مامۆستا مێژووی نووسینەکانی ئێوە وابزانم لە دەی هەشتاکانەوە دەستان پێ کردووە کە ئەو سەردەما سەردەمی ڕژێمی سەددام و شۆڕ و ڕاپەڕین و ئەو بابەتانە بووە دەمێ بزانم نووسین بابەتان هەبووە لەو سەردەما لەسەر ئەو بابەتانە بۆ نەشۆڕ و ڕاپەڕین و وای ڕۆژنامەیە بەڵێ هەشتاکان ئەو کات کۆمەڵی ڕۆژنامەی کوردی هەبوو بەڵێ زۆر ئاسایی بوو زۆر زەحمەت بوو بگێ ئەوەی کاتی بابەتێک بڵاوکەوە لەبەر ئەوەی بە کۆمەڵە گوێزگەدا دەڕۆی ئێستا نییە وەکو گەنجێک لێ بۆ خۆی یان من دەم لە فێسبووکی خۆمەوە دەیکەمەوە مەسە هاوکاری هەبوو من لەبیرمە هەتا مادەیەکم دەنا لە هاوکاری لە ڕێگای نامەوە ئەگەر بڕگەیەکیان لێ بڵاو بکرد باوە ئەوان ژات کورد بوون سەرپەرشتیان دەکرد کۆمەڵێک نووسە لە بەغدا بوون دوای بەیان هەبوو یەک لە بۆوارە باشەکانی ئەو کات من ئێستا زۆرم پێ سەیرە جوانترین قەسیدەم ئەو کات بە ناوی گۆڕستانی ئەپیکۆڕۆس کە لەوێ کۆمەڵە نووسەری لێبوو سەرپەرشتیان دەکرد یەک لەوانە مامۆستا مەحموود زانداری ڕەحمەت و سڵاح شوان شاعیر ئەوانە ئەو تێکستە منیان بڵاو کردەوە ئەو تێکستەوە قوت ئەوەی لەوێ کە ئاماژەم پێدا عەبداڵخان کە گوتم یەک لە کەسایەتە خۆشەویستەکانی منە باسی دەکەم لەوێ تەوزیفی حالەتی عەبداڵخانم کردێ لە حەزبی گۆڕستانی گەورە چیم تەوزیف کردێ مامەلەم لەگەر ئەو سلوقانە کردیە کە ئەماراتەکەی دەڕوخێ شتێک گران بەهاوەکانی مجەوهەرات و شتی دەگمەنی نووسینەکانی لەناو سندوقێکی مۆمبەت بە بۆم یای دەپۆشی هەڵی دەکات یعنی بەبەستم ئەوە عێراقی بەوە نییە یعنی ئەمە بە پێی توانە لەگە ئەو حالەتانە ڕۆی شتەکانە خۆمان نووسیتەوە بە شتە زاتیەکانە ئەم زیاتر شاعری زاتی بوویمە یعنی پڕم نەداوەتە شتی سیاسی و ئەوانە غێر مباشر یعنی بە ناڕاستە خۆ ڕموز هەیە مەسەلەن باسی ئەو حالەتانەمان کە حالەتەکانی خۆمان 2024
بۆ هاشم سەڕاز چی دەگەێنێت؟ والله ئەو ساڵش خۆش بوو نەک خۆش بوو من لەناو لاپتۆپەکەم دە پرۆژەی شعریم هەبوو هەڵسام وتم چەند پێم خۆشە ئەو تێکستانە لەو دنیای لاپتۆپ و کۆمپیوتەرەوانە دەربازی کەم هەڵسام بە پێی توانە لەسەر ئەرشی خۆم هەموویم چاپ کرد ئەو پەرشانی شین و تێکستی ئەوەی داقی سپیکە ئەوڕۆ خوێدمەوە ئەوانەم لە دەرگای فام چاپ کرد پارەی زۆرمدا ئیتر پاش ئەوەی ئەو برادرە خۆشەویستەمانەیە شاعری جوان کاکەزانە خەلیل کۆتەکردەوە دەکەیت وەرە ئەوانێدی ئەمە ڕێگایەکرد پێ دەڵێم وتم باشە چییە؟ گوتی لە ڕێگای سلێمانی چاپخانەی چوارچرا شێخ کامیل هەیە گوتی لەگەی پەیوەندی بکە یەکێک شتەکە چاپ بکە وەڵا ئیتر لەوێوە دەستم پێ کرد زۆربەی پرۆژەکانم لە چاپخانەی چوارچرا بە چاپیان بە پارێکی کەمتری بە تیراژێکی کەم 150 دانە لە هەرێکی ئێستا تقریبا بەختەوەرم هەموو ڕزگار کرد دانەیەکیش مابوو ئەوەی شەق سۆفیست ئەویش دەمێت بە هەمان شێوە چاپی کەم ویستم بەس دیزاین ناوان دیزاینەکە یعنی ئەوانی تر من دیسا خەریکی کۆمپیوتەر هەمووی ئەو شتانە بەخۆم تایپی دەکەم نردم دیزایانی بکەم کاکی ئەوە پێزانی بوو کاک گۆران وەرا حوسێن ئەوەی چالاشی وێژەیی ئەو داوای کرد گوت کاکە بیدە من ئەمە بۆ چاوی کتێبەی بچووکە لایوانە ئێستا ئەوەی ماوەما شعر و ژوویستانسە زۆر کار دەپرسی دەبێ ژوویستان چییە؟ ژوویستان وشەیەکی فەڕەنسیە یعنی دەکات جەوهەری چێژ یان چێژ کە دەکاتە حالەتێکی پڕ و تڕۆپتیشێ دەبێ بەژار ئەوە عێلاقەی ئەوەی هەیە دەموشکاری لاکان و ئەوانە ژیژێک زیاتر کار لە ساوانی دەکات ئێستا لەناوەوە ئەو پرۆژە بەک ئیشتێدا دەکەم ڕۆژانش دوا پرۆژەتە لە ئێستا باشە مامۆستا دەکرێت بەمان باس بکەیت کە ئێوە کاری سەرڕاجیتان کردووە بۆی ئەو ناسناوە وەرگرتووە یان چۆن ئەوە ئەو ناسناوە لە دوای تۆیە سەرڕاست ئایلەکەمان ئەوەیە باب لە نەقەلی ئەو باوکمە سەوانی زیندلو ئەوەی کە زینیان دروست دەکرد زین باوکم لە قۆناغێک دەتەمەنی خۆی زینی دروست کردووە حتا لەگەر بەخۆی باسی دەکرد لەگە سەوارش تر کە ناوی حاجی مەجید بوو خوارە ئەفویانکە نماینە دەگوت باسی سواری دەچووینە گوندەکانی دەوروبەری هەولێر و دای منتیقەی چیانیشین ئەوانە زیرمان بۆ ئاغا و ئەوانە دەچوین ئەویان دەکرد دەستمانێڵا لەگەر گۆڕانکاری ژیانە ئەوانە من کاتی خۆشی مقابلەکەم لەگە باوکم کردووە لە کاروان بڵاویتەوە زین دەچ پێک دێ بەشەکانی هەمووی باس کردووە چیرۆکێکیشن لەسەر زین جێڕایتەوە لەگەری لە کوردەواری پێدەڵم سوکسۆکی برایم حالەتێکی سیزیفی غەریبی تێدایە سیزیف ئەوەی کامۆ باسی دەکات بە کورتیەکەی ئەوەی زیندرووەکە زینەکەی دروست دەکات ئەوە تەیرێک دێ تەیرێکی گەورەیە ڕۆ لە قاچی دەگرێت تەیرەکە دەیباتە دنیایەک عالەمەکی غەریب پاش ئەوەی لەوێن دەگا لەو شوێنە خۆشە شتێک دەکات لەوێن لە دەردەکرێت هەموو ڕۆژە دێ ئەو زینە دروست دەکات چاوەڕانی ئەو تەیرە دەکات نایە زینەکەی لە عاردی دەدا هەموو هەپڕون بە هەپڕون دەبی دەڕۆ ئەوە حالەتێکە ئینجا وەکو زین دروست دوای ئێمە پیشەیمە پاش ئەو حالەتە پیشەی باوکە منیش ئیشت لەزر کردیا ئەو چیفکە دەمان چەمان دروست دەکات وەختێک ئەوانەمان دەزم ماوەشی زۆر دوای دوکانێمە زۆر غەریب بوو مەڵبەندی هاتوچووی ئەوەی بوو خەڵکانی دەشتی هەولێر ئەو کازای دەنەوەی ئەوەی کە ڕەخت و چیفکە دەمانچە و چیفکە تفەن بۆ ئەوانەمان دروست دەکرد لەناو ئەو کات ئەوە نەبوو قاچاقسیاتیش دەکرا سەک و تەقەمنیشان دەوە باوکم دوشتێدا دەست ئەوەی گیراوە دوای ئەخیری ویان دەکرد گوتی نابێ ویشتە بکەیت ئالەسا زمانیان لێدا بە گوتی ڕەخت و چیفکە دەمانچە و تیشک و تەقەمنی بۆ هەوراد نادوە بۆسەری ئەو کات ئێتر ماوەیەک ئەوەمان دەفرۆشت ئەنی کردمانە زلدیانە خایش و پێڵاو و ئەوانە گۆڕیمان لەوەوە هاتووە لەوە ئەو ناسناوە باشە ماوەسی ئێستا هیچ شتێکی دیکەمان بۆ دەخوێنیەوە شعر بەخوای ئەگەر لەو ئەزمونەی ئەخیری باشە ئەوجا بەر لەوەی شعرەکەمان بۆ بخوێنی و دەمێ ئەو پرسیارە بکەم
بۆچی کاتێک هۆنراوە دەخوێنیتەوە یەکسەر دڵت پڕ دەبێت چاوت پڕ دەبێت لە گریان ئەو هۆکارە بۆی دەگەڕێنەوە مەسەلەنەها ئەو شتانێک کە لە پشت نووسینەکانتەوە هەیە یان چییە مەسەلە بەخوای لەوانەیە حازێکی ناخود ئاگای بێ ناتوانم ینی حاڵەتێکی نائاگاییە ناتوانێ نەستە ناتوانم یانی فعلا زادات تووشی ئەو حالەتە دەبم وەکو ئەوەی یانی ناتوانم گزارشی لێ بکەم بە خۆشم نازانم زۆر باشە پێمان خۆشە گوێمان لە شتێکی دیکە بێ مامۆستا شعر و ژویسانس وتم پرشنگە شعریەکانت فرە جوانن قژە ئاڵتونیە لووس و درێژەکەت جوانتر داهێنان ئەوەیە ما زمانێک لە نێو زمانێکدا بەرهەم دەهێنیت و لێ ئەوەی هیچ کەس بتوانێت ڕێ لەم بەرهەمهێنانە بگرێت هێوارەیەکی درەنگە دوای بڵاوە پێکردنی حەشاماتەکە منی دوودڵ و خەمین بە ئەسپایی خزامەنێ و باخچە شڵەژا و بە ئەسپایی خزامەنێ و باخچەکە شڵەژا و تیاما و چاو دەژێڕم و لەناوە درگ دەکەم من خۆم نیم کچ و کوڕ و کچ و کوچ و کوڕ و کچ و کوڕ و کوڕەکان بە پەرش و بڵاوی لەسەر کورسیە ڕەگا و ڕەگەکان دانیشتون و مێزی بەردەمیان هیچی بەسەرەوە نییە و جارێ بڕگەی گۆرانی و میوزیک دەستی پێ نەکردووە خودایە ئەمە چ نامە و بوونێکە زەینم چەشنی خۆریەکی شین قوڵب دەدا و هیچم بۆ ناگوترێت تۆ بڵێ سوبێکتم لە هەوڵەوە بەهەڵا نەخزابێتە ئەم نێوەندەوە لە خۆوە کورسیەکم ڕاکێشا و دانیشتم باوکێشی داما و کچوو کوڕە چکۆڵەکەی وەک غەریبەیەک چاویان تێبڕیم و کوڕەکە بە مۆبایلەکەی خوشتی چەند وێنەیەکی چرکان تا دەهات لە ڕاوچێم زۆرشی دەخوات لە ناکاو خەندەیەکی ئاڵۆز نیشتە سەر لێوم و یەکسەر ڕاست کۆلینی کۆفم بیرکەوتۆ تۆزێ دامام لەبەر خۆمەوە وتم لەوەیە پەیوەندی گرتن لە چێژ و ژان بەدەر نەبێت تۆ بڵێ لە بنەچەوە من لە بنەچەوە زمان فریوی نەدابێتم بەرزە پێ هەڵسام و ماڵاوایم لێکردم مامۆستاگیان یاخۆ دەستت خۆش بی هەرساغ بی ئینشاڵڵا تەمەند درێژ بیت مامۆستا ئەم زۆر خۆشحاڵ بوومکەوە ئەمڕۆ لەگەڵ بەڕێستان بووم پرۆگراممان تۆمات کرد دەمێ ڕای تۆ بزانم زانڕات چی بوو لەسەر پرۆگرامەکە ڕۆژێکی چۆن مام بەسەر برد زۆر سپاس شەیماخان سپاسان دەکەم من ئێوە ماندوو کرد تۆ ستافەکە و کارمەند هەرو هەر هەمووتان بەڕاستی منیش بەختەوەرم کە بەو پەڕی فری و ئازادیەوە شتەکانی خۆم دەربڕی هیوادارم بەردامەکەتان بەردەوام بێ هەمیشە بگەڕێنەگە ئەو کەسانی کە ئەزمونیان هەیە ئیتر هەر چ بوارێک بێ لۆ کاک مەسەڵ باس کرد گوتی کۆمەڵێک شتمان ڕژێ هیوای خۆشگوزەرانی و بەختەوەری و شادمانی و سەرکەوتنتان بۆ لەخوا دەستت خۆش بێ زۆر سپاس دەکەم بەڕاستی کەسانی وەکو ئێوە من هەموو کات باسی دەکەم شایانی دەیان پرۆگرامن شایانی زۆر زیاترن زۆر سپاس دەکەم دەستت خۆش بێ خۆشەویستان پرۆگرامی چیرۆکی من ئەمڕۆ کۆتایی پێهات خاتان لەگەڵ